سڵاو نزیکی دوو کاتژمێرە خۆم و تیمەکەم بەم ناوچەیە گەڕین ئێرە شارباژێرە و دیاردەی ئەم جارشمان لەسەر ئەو دیاردە ناشرینەیە کە بۆ بە دیاردێکی زەق ئەویش ڕاوکردنە وە گوتم نزیکی دوو کاتژمێرە لەگەڵ تیمەکەمە ئەم دەشت و دەراگەڕین لە چەند باڵندەیەکی شێوی زیاتر کە بەسەر دارەکانەوە بوون ئیش ئەو باڵندانن کە گۆشتیان ناخورێ پێم وابێ ئەگەر نا یەک باڵندەی ترمان نەبینی و یەک ئاژاڵی تریشمان نەبینی دەروون و دیاردەی ئەم جارە لەسەر ڕاو قساکەین ئەو دیاردەی کە مەترسیەکی ئێجگار گەوری لەسەر ژینگەی کوردستان دروست کردووە سەرەتای بەرنامەکەمان لە شارباژێرەوە دەست پێ کرد و ناوڕاستی بەرنامەکەش هاوکارانم لە گەرمیانەوە وەرەگرم بزانم دۆخی گەرمیان چییە بۆ ئەم دیاردەیە و تەواوی بەرنامەکەشمان لە ناوچەی چۆمان تۆمار کردووە لەسەر چیای بەردەبووک هیوادارم ئەم بەرنامەیە و هیوادارم لایانی بەرپرس و لایانی پەیوەندیدار بینەری ئەم بەرنامەیە بن و ئاگاداری ئەو مەترسیە گەورەیە بن کە لەسەر ژینگەی کوردستانەیە بینەرمان بن زۆر بەخێر بێن لیوا مستەفا باولاغا بەڕێوەبەری پۆلیسی ژینگەی هەرێم بەخێر بی ئەحمەد قادر قایمقامی قەزای چۆمان جەنابیشە بەخێر بی بەختیار بەهجەت ژینگە پارێز و چالاکوان جەنابیشە بەخێر بی قەندیل مەحموود تۆزەگە میوانەمان ئەتوانم بڵێم پێچەوانەی میوانەکانی ترما یەکێکە لەو بەڕێزانەی کە خولیای ڕاوی هەیە یەکێکە لەو بەڕێزانەی کە بە جۆرێک لە جۆرەکان حەزی لە ڕاوە و ئامادە بوو لە بەرنامەکە ئەڵبەتە قسەی خۆی هەیە کاک مستەفا با کەسمان وەکو تۆ پەیوەندیدار نین بەم بابەتەوە و خۆشبەختانە پۆستێکی باڵات هەیە لەم حکومەتە الحەمدولله و ئاگاداری ئەم کەش و چێوە و ئاگاداری سروشتی کوردستانیشی و لەگەڵ ئەمەشا معاناتی ئەوەت هەیە کە وەکو پێویست ناتوانن کۆنتترۆڵی ئەو ڕاوچانە بکەن کە ئەم ژینگەیە ئەشێوێت قسە چییە خۆت قسە بکەن زۆر سپاس بۆ ئەوی بەرز کە دەرفەتان بە ئێمەدا بتوانین کەوا لە بەرنمەیەکی ئەوها باس لە ژینگەی وڵاتی خۆمان بکەین کە هەموو لایەکمان دەزانین پاراستنی ژینگە بە شێوەیەکی گشتی ئەرچی سەرشانی هەموو هاوڵاتێکە و لەسەر هەموو شانەوە حکوومەت یاریمی کوردستان ئەوەی کە جەنابەت باسەکەی کە تایبەتە بە ژینگەیان بەڕاوکردن باسی ڕاوکردنەکەی طبیعی ئێمە ئەگەر مقارنەی خۆمان بکەن یان بەراوردی خۆمان بکەن لەگە وڵاتانی دەرەوە یاخود دەوروبەر هیچمان لەوان کەمتر نییە خەرچی پسمۆرمان تێدا خەرچی دەسۆزمان تێدا ڕەنگە هێزی چەگارمان زیاتر هێزی چەکداریشمان زیاتر دەبێ بەڵام من وەکو خۆم کە وەکو بەڕێوەبەری ئەم دەستگایام کە زیاتر لە 10 ساڵە بەڕێوەبەری ئەو دەستگایان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی ژینگە ئێمە معاناتمان گەلک زۆرە ئەرچی خۆمان بە جێگەیاندووە و من لە هیچ بۆنەیەک یاخود لە هیچ بەرنمەیەک من باسی ئەوم نەکردووە کار و چاڵێکی خۆمان باس بکەین لەبەرەوە کار و چاڵاکی نییە ئەرچی ئێمەیە هاوڵاتیانی خۆشەویستیش بە هەموو شێوەیە هاوکاری ئێمە بوون بەڵام بۆ وەک پێویست ڕاو قەدەغە ناکرێ پێویستە بە پلەی یەکەمین حکوومەت گرنجەکی تایبەت بدا بە دەستگای ئێمە لە هەموو بوارەکان وەکو پێویست نەدراوە باشە کە گرنگی نەیەوە لە ڕووی چیەوە نەیەوە منە مەیەک پرسیاری تۆزێک ڕاشکاو بکەم بووی کە تۆزێک میوانەکانمان زۆرە پاکێتیشمان زۆرە بووی کە لە دەست بقینە سەر برینەکە و لە هەدەفەکە بن من ئەمێن پرسیارامیشە پرسیاری ڕاشکاوەکەم دیمانێسا هەر لە کاتی ئامادەکردنی ئەم بەرنامەیە لێرە ئەم ناوچەیە بەرزایەکانی گەڵاڵە بەڵێ بەرزایەکانی گەڵاڵەیە ئەم ناوچەیە و ناوچەیە کە زۆر ئامادەیە بۆی کە ئاژەڵی چێویتیایە هەر لە کاتی ئامادەکردنیان بەرنمەیەمە چەند سارەیە کاتم سەیان توتمان بەرنمەکەمان لەسەر ئەوەیە حەزرێکیان لە جلە عسکەرەکانی ئێوە وەرگرت و گەڕانەوە یعنی قسەکە ئەوەیە گریمانێکێک لەو سارانی کە ئێستا ئەڕوات لێرەوە ئەڕوات بەرپرسێکی باڵای ئەم وڵاتەیە یەکێتیە پارتیە گۆڕانە هەر حیزبێکە ئێوەمانان ئەتوانن ئیجراعاتی لەگەڵا بکەن زۆر بەتوندیش زۆر بەتوند بەڵێ زراعتیشمان کردووە من یەک لە یەکێکم لەو کەسانە ئەوەی بم ناسی من بەبستم نەوەنی مەحتی خۆم بکەم بەڵام لە هەر شوێنێک یاخود لە هەر دەستگایکی پۆلیسکارم کردو وەکو بەرپرسی یەکەمین بەڕێوەبەر هەمویان من دەناسن هەموو ئەفسەرانی کوردستان و کارمەندان کە من یاسا وەک خۆی جێبەجێەکەم دەسەکانە خۆشبی و نمونە زۆر بێ و هیوادارم بەرپرسانی باڵای ئەم وڵاتە ئاوا هێز و دەسەڵات بن بۆ خەڵکانی کە
جورئەتیان هەیە پۆستەکەیان بەکار بێنن. کاک ئەحمەد دووبارە بەخێر بیت ببوورە ڕەنگە سەرباری شوکار و سەرباریەوەی کە قایمقامی ئەم ناوچەویت ئێمە کاتمان گرتپێتی لە کەشوایەکی ساردا خۆزگەی شەڵا لە ستۆدیۆکی گەرم و کوڕا حەقە بۆکەینەوە. زۆر زۆر بەخێر بیت. زۆر سپاس ئێمە زیاتر بەشێک لە خەڵکەڵێت ئەڵێ ینی تۆمەتەکە بە جۆرێک لە جۆرەکان ئەخاتە ملی ئێوەکو قایمقامێت چکە لە کۆتاییە دەسەڵاتەکان ئەگەڕێتەوە بۆ ئێوە ئەگەر کاک مستەفاش بەرپرسێک برەیە کوڕە بەرپرسێک بگرەیە کەسێک بگرێت دوجار ئیجراعات و دەسەڵاتەکە گەڕێتەوە لای ئێوە ئەڵێ ئێمە ئەیگرین و ئەوان بەریەن هەڵبەتە باسی جەرا بە ناکەن باسی بەشێک لەو قایمقامێتاناڵم کە ئاوا شوێنی گەشتیارین و شوێنی شاخاوین و ئاژەڵی چێویتیە ئەڵێ چی تۆ دیارە ژینگە کۆمەڵێک پێک هاتە لە خۆ ئەگری یعنی ژینگە مرۆڤ و ڕووەک و ئاژەڵ و دارستانەکان و گیان لە بەران هەموو زیندەوەرەکان ئەگریتەوە ڕاستی ئەمە هەموو ئیزراعاتەکانی کە پێویستن لە ئەوەی ئەو ژینگە جوانە بپارێزین دیارە باڕەکایەتی ناوچەیەکی سازگار و ژینگەیەکی جوان و پڕ لە پێکهاتەی هەیە باڕەکایەتی و لە مێژوش زۆر هەڕەشە لەسەر باڕەکایەتی بووە لە شەڕێک لە دوایەکان شەڕی عێراق ئێران ئەوە پاشماوەی زۆری جەنگ و هەڕەشیی زۆری لەسەر بووە و هەڕەشەی دانانی لوغم و ئەوانە ئەوە هەمووی هەڕەشە بووینە لەسەر ژینگەی ئەو ناوچەیە بەڵام ئێمە بۆ پاراستنی ئەو جوانیە و هەوڵمان داوە کە ڕێکارە پێویستیەکان کە بۆ ئیزراعاتکردن لەو کەسانەی کە دەستێژی دەکەنە سەر ژینگە و ژینگە جوانەی ناوچەکەمان تێک دەدەن ڕێکاری پێویستی یاسایی بەرامبەریان بگرینە بەر و لە هەموو ڕوەکانیشەوە ئێمە هەوڵمان داوە کە ئیزراعاتی پێویست بکەین لە ڕووی ڕاوکردن بێت لە تێکدانی ڕووبار و کامیاوەکان دەست خۆش بێ هۆکارەکە چییە من کۆمەڵێک بەڕێز لێرە کە دوانمان کۆمەڵێک بەڕێز ئەڵێن هۆکارەکە ئەوەیە کە هەڵبەتە بەپی ئەو بە دواتاچوونانەی ئێمە کردومانە زۆر ڕاو لە منتیقانەکە هۆکارەکەش ئەوەیە ئەڵێ لە نزیکە لە منتیقی بلەو بەرزانەوە ئەڵێن لەوێ یاسا تونگە و بەجددی ئاژەڵەکان ئەپارێزن ئەو ڕاوچانی لەوێ حەزیان لە ڕاویان بۆ ناکرێت یان لێرەیکەن وەک چۆن لە گەرمیانیش لە با بڵین لە بەشی ئەو لای کوردستانەوە چۆن لە گەرمیانیش ئەو بەرپرسانی یا ئەو خەڵکانی کە ڕاویان لە ناوچەکانی لەو ناوچانە بۆ ناکرێتکە تۆزێک جاسا با بڵین تۆزێک قایم و تونگە ئەچن لە گەرمیانەکەن ئێرەش هەڵبەتە ئەڵێن وەکو گەرمیانی ئەو لاوایانی هەچ کەسێک لە بلەو بەرزان ڕاوی بۆ ناکرێت خۆیەکە بێرە ڕاوی خۆیەکەوە گەڕێتەوە وایە دیارە ئەمە مناڵێ ڕاو ناکرێ بەڵام ئەمە ئەوەی ئەو زانیاریانەی ئەمە کێشەی ڕئیسی کە ئەمە هەمانە پێشتر پێشمەرگەی ژینگە هەبوو ئێستا لە بەرەکانی شەڕن و هەتا ئێستاش نەگەڕاونەوەتەوە ئەو فەراغی ئیجراعاتی لایەنی پەیوەنددار دروست کردی پۆلیسی دانستانیشمان نیە بەداخەوە لە هەموو قەزا و ناحیەکان پۆلیسی دارستان هەیە لە قەزای چۆمان بە ناحیەکانیشەوە کەوا پێویست بوو بەشی پۆلیسی دارستان لە سنتەری قەزا هەبێ و سەر بەشێک لە بینەکە مستەفا زۆر بەپی جواب بەرەوە جەنابەت بەڕێوەبەری گشتی پۆلیسی ژینگەی هەموو هەرێمی چۆنی تا ئێستا بێدەنگەوەی کە پۆلیسی دارستان لێرە نین بێدەنگ نین من یەکێکم لەوانە کە لە لیژنەیەک پێکەندرا لەسەر فەرمانی جنابی وەزیری ناوخۆمە مجموعە ئەفسەرێک بووین کۆمەڵ ئەفسەرێک بووین پەیکەری ڕێخستنی ئەو دەستگایەمان سەر لە نوێ داڕشتەوە خۆی پێویستە پێش هەموو شتێک ئەو دەستگایە لەسەر ئاسی هەرێمە بەڕێوەبەرایەتی گشتی بێت و ڕاستە خۆستەر بە وەزارەتی ناوخۆ بێ من بۆ پێم گوتم پێویستە سەرەتا حکوومەتیان سەر و ئێمە زیاتر گرنگتم بۆ بێدەنگی بەچە و تۆ بێدەنگین لە کۆبنەوەکان بە نووسراوی فەرمیش داوامان کردووە کە ناکرێت قەزایەکی گەورەی وەک چۆمان بەشی لە نەبێ پێویستە چۆمان بەشی لەبێ عەفوەن گەرارە سمیلان هاجۆمەران قەسرێ هیچ جوابک نەبووە لەوە چی خۆیان ڕاوکەن لێرە بۆ جواب نییە دەست خۆش کاک بەختیار چی بکەین با باسی دیاردەکە نەکەین ینی هەمومان نەزانین بەداخەوە خۆزگەی سا لە کاتی تۆمارکردنیان بەرنمەیە چوار کەروێشکلیەوە بڕۆشتایە بەڵام ناڕوات ئێمە ڕەنگە ئێمە لێرە نەبووینە دووسێ سیارەمان گەڕانەوە ڕەنگە ئێستا ئەگەر دووسێ کەروێشکیشی کابێ ڕاو بکرێت چی بکەین کۆمەڵێکشت بە یاساکردنی ڕاوکردن یاساک دابێت و ئەو مەرجانێکی تێداشم و لە کا دیاری بکرێت و شوێنی دیاریکراوە کاتی دیاریکراوە وەرزی دیاریکراوە دەستخۆش ئەوە یەکیانە دەستخۆش کاک قەندیل تۆ بۆچی ڕاوە ئێوە حەزێکە حەز و ئارەزوویەکە ڕاوکردن شتێک نییە بڵێ باش کارێک بێت و لە ڕۆژی لە
ڕۆژی ژیانت ڕۆژانەی ژیانت کەنەیکەی ینی باش. دوا بکەوی شتێکە حەز و ئارەزووە ئێمەش پێمان خۆشە ئەگەر حکوومەتی هەرێم پەرلەمانی کوردستان یاساک دەربکە بۆ نمونە هەر منتیقی خۆی ئێستامە لە منتیقی باڵەکاتین لە ڕووی بەرپرسەکانەوە لە ڕووی ژینگەوە ینی ئەو کەسانی کە ڕاوەکەن ینی وەختیان بۆ دیاری بکرێت بۆ نمونە وەکو ڕاوە ماسی کە لە مانجی دوو تا مانجی سەیان تا مانجی عەفت ڕاستە خۆی بەپی یاساش لە دنیاشە کاک مستەفانی بەگشتی لە جیانیشە ڕاو قەدەغە ناکرێت بەڵام بە یاسایی ئەکرێت و حەق و حسابی یاسایی خۆی بۆ ینی من ئەگەر نمونەیەک بێنمەوە ساچینە لای پاکێجێکیش ئەگەر نمونەیەک بێنمە بۆ نمونە ئەگەر کەروێشکێک لە گۆشتی کەروێشکێک لە سۆپەرمارکێتێکە لە وڵاتێکی ئەوروپا ئەگەر بە 50 یۆرۆ بێ ئەگەر تۆ ڕاوچیە گۆک و ڕاوچێک ڕایی پێی غرامەکەی 300 یۆرۆ لە بەرە وایان لێ کردووە کە بۆکو خولیانی کەسی چۆک و کاقەندی خولیای ڕاوکردنیان خۆ بێ نەفەسێکی ژەبێ بوو با بینەری پاکێجێک بین پاکێجێکی گشتیمان ئامادە کردووە لەسەر ئەم دیاردەیە و دەینەوەلاتە لە کۆنەوە تا ئەمڕۆ ڕاوکردن هەڕەشەیەکی گەورەیە بۆ نەمانی ئاژەڵ و باڵندەکان هەرچەندە کوردستان یەکێکە لەو ناوچانەی سروشتێکی دەوڵەمەندی هەیە و چەندین ئاژەڵ و باڵندەی کێوی تێیدا دەژین بەڵام ڕاوچیان لە کوشتنی ئاژەڵی کێوی دەستیان نەپاراستووە و بە هەموو جۆرە چەکێک ڕاوی گیاندارە کێویەکان دەکەن گرنگترین مەرجەکانی ڕاوکردن لە هەرێمی کوردستان ئەمانن 1. بەدەستهێنانی مۆڵەتی یاسایی لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە 2. بەکارنەهێنانی چەک و تەقێنەرەوەکان بە هەموو جۆرەکانیەوە 3. بەکارنەهێنانی قڕکەرەکان و ژەهرەکان و تەزووی کارەبا 4. بەکارنەهێنانی ئۆتۆمبیل و ڕووناکی دەستی یان ڕووناکی بەهێز 5. ڕاونەکردن لە ناو پارێزراوە سروشتیەکان 6. بەکارهێنانی چەکی تایبەت بە ڕاوکردن و ئەو ئاژەڵانەی ڕاوکردنیان ڕێگە پێدراوە 7. ڕاونەکردن لە وەرزەکانی زاوزێ ڕاوچیەکانی هەرێمی کوردستان جۆ بەم ڕێنمایانە نادەن و دوور لە هەموو ڕێسا و یاسایەک درێژە بە ڕاوکردنی خۆیان دەدەن ڕاوکردن دیاردەیەکی جیهانیە و بەشێکی زۆر لە وڵاتە پێشکەوتۆکان لە ڕێگەی یاسا و بربژێریەوە گرفتی ڕاویان چارەسەر کردووە بۆ نمونە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕاوکردن یاسای تایبەتی هەیە و بەپێی وەرزەکان ڕێگە پێدراوە ئەگەر جۆرە ئاژەڵێک ڕاو بکرێت لە دەرەوەی وەرزی ڕاوکردنی ئەوە ڕاوچێکە تووشی سزای یاسایی دەبێت جگە لە یاسای وەرزی ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەکان یاساش بۆ ئەو چەک و کەرەستانی ڕاودانراوە ئەگەر کەسێک چەک بۆ ڕاوکردن بەکاربهێنێت ئەو کات دەبێت باجی زیاتر بدات لە کەسێک کە تیرروکەوان بەکاردەهێنێت جگە لەم یاسانە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەگەر بێمۆڵەت و دوور لە ڕێنمایەکان ڕاو بکەیت ئەوە سزای قورسی داناوە بۆ نمونە ئەگەر ئاسکێک دوور لە ڕێنمایەکان ڕاو بکەیت بە بڕی 1500 دلاری ئەمریکی سزا دەدرێت بەشەشی زۆر لە وڵاتان بۆ کۆنتڕۆلکردنی ڕاو باجی زۆر لەسەر ڕاوچەکان دادەنێن لە وڵاتێکی وەکو نەرویج ڕاوچی ساڵانە نزیکەی 4000 دلاری ئەمریکی پێویستە بۆ مۆڵەت و کەرەستەکانی ڕاوکردن بەڵام لە هەرێمی کوردستان تا ئێستا جگە لە ڕێنمایی یاسا و بربژێری بۆ ڕاوچەکان دەرنەچووە و ئاژەڵە کێویەکان قوربانی ئەم دۆخەن دەستخۆش هەڵدەتە کۆتایی پاکێجەکەمان لەم وڵاتە بەداخەوەکو کاک بەختیار وتیانی هەموو شتێک قوربانیانی ئاژەڵەکانیش قوربانی با ئیتر نەکوزینەوە باسیەوە نەکەین دیاردەیەکە و وا بکەین و وا بکەین و ئیدانێکین وازە حەکابی ئیدانەی بکەین و بەیاسایی بکرێن ینی کاک مستەفا تۆ وەکو بەڕێوەبەرێکی گشتی پۆلیسی هەموو هەرێم پۆلیسی ژینگەی هەموو هەرێم ینی چیت ئەتەوێت بیکەیت و بۆت ناکەن بۆ قەڵاچۆکردنی یا بۆ بە یاساییکردنی ئەم دیار پێش هەموو شتێک هیچ شتێک لە لای من زەحمەت نییە ئینسانەگە بڕوای بخۆی هەبێت و نیەتیشی باش بی و ئیرادەشی بە قووەت بیت و نیەتەکەی ئەوە بیکەوە خزمەتی وڵات و میلەتەکەی خۆی بکات بە تایبەتی ئێمە کە سوێندی یاساییمان خواردووە سوێندمان بە قوڕانیش خواردووە کە لە دکاتی دەرچوومان لە کۆلێژ کە خیانەت لە وڵات و میلەتی خۆمان نەکەین ئەدی ئەو سوێندە بۆ کوێت چوو بەمانە من مەبەستم لێرەوە هیچ شتێک زەحمەت نییە لای من هەموو شتێک سالە ئەگەر نێت پاک بێت لێرە چاکردنی زۆر سالە یەکەمین چشت پلەی یەکەمین حکوومەت گرنگی بدات بەم دەستگایە بۆ نمونە ئێمە تاکو ئێستا
باسی چۆمانمان کرد تاکو ئێستا بەشی لەنیە لە ناحیەکانیش بنکە لێنە لە سنووری مەخمور سنووری بەحرکە زۆربەی لەلایەنەکانی ترچکە ئێمە لەسەر ئاستی هەرێمی کوردستانین هەش بەڕێوەبەرایەتیمان هەیە بەڕێوەبەرایەتی هەولێر دهۆک سلێمانیە گەرمیان ڕاپەڕین حەلەبچە سۆران ئاکرێ زۆر شوێن هەیە لێی نییە بینایەکان وەک پێویست نییە چەک زۆربەی چەکەکانی کارمەندەکان چەکی شخصی خۆیانە ئۆتۆمبیلەکان هەمووی کۆنا بۆ نمونە لە سنووری هەولێر و دهۆک ئۆتۆمبیلی بکرێ ئایا تۆ چۆن نەتوانی بە ئۆتۆمبیلی بکرێ کاری خۆت ئەنجام دەی بە هزار ڕجار بۆ نمونە ئێستا بەڕێوەبەرایەتی سۆران مەثەن ژمارەیە ئۆتۆمبیلی هەیە 650,000 دینار مانگانە مەسروفی بنزینی لەسەر خۆیتی مەسروفی تاکان لەسەر خۆیتی ئایا تۆ نەتوانی بە ئۆتۆمبیلی بکرێ ئەوەکە جێبەجێ بکەیت زۆربەی چەکەکان چەکی کارمەندەکانە کەسی خۆیتیان بۆ نمونە من عەفوەن بۆ نمونە من تۆزێ پەرشوو بڵاو قسەم بۆ بکەی دەست قسە برینەکە ینی چی بە تۆ ینی چی ئەتێ بیکەیت و بۆت ناکرێت بۆی کە بەلانی پەیوەندیدار لێرەوە بڵین کاک مستەفا وەکو بەڕێوەبەری گشتی پۆلیسی ژینگەی هەموو هەرێم ئەم شتانەی ئێوە بیکاو بۆی ناکرێت لیژنەیەک پێک بێت لە وەزارەتی ناوەخۆ بەسەر پەیکەری ڕێخستنی ئەو بەڕێوەبەرایەتی بچێتەوە لە هەر قەزایەک یاخود لە هەر بەڕێوەبەراتی کەم و کووری هەبێت لە ژمارەی کارمەندان لە ژمارەی چاک لە ژمارەی ئۆتۆمبیلەکە چەند هەزار پۆلیسن با بڵێن ئێوە ئێمە 3370 پۆلیسین بە ئەفسەر و کارمەندەوە 3300 شتێک کاک بەختیار 3300 ئەوەی بەپی بە دوواداچوونی جەناب بۆ لە تۆ چلەکانێ تۆزێک تۆزێک چلەکانێ نەگوێرە یەک دەقیقاتم بەرێ جلەکانی کاک ئەحمەد تەواوە ئێستا من حەزم لەو قەمسەڵەی 3300 شتێک پۆلیس بە بۆچوونی جەنابێت ناتوانێت کۆنتترۆلی کوردستان بکە ئەگەر بە شێوەیەکی تەنزیم و ڕێک و پێک بکرێ بەڵێ ئەتوانێت ئەگەر ینی هەموو ئەو پێداویستیانێک کە جەنابیان باسی ئەەکەن و لەبەردەستیان داوی بەڵێ ئەتوانی کۆنتترۆلی بکە باشە کاک ئەحمەد تۆ تێ چی بکەیت و بۆت ناکەیت ئەمە یا گوێت لێ ناچیت ئێمە نەوەستاوین پۆلیسی محەلیمان هەیە بەکارێمان هێناوە مەفارزەکانی پۆلیسی محەلی لە هەر گەیاندنی هەر زانیارێک چکە گەلایەنی پەیوەنددار چ پۆلیسی ژینگەیە چ پۆلیسی ژینگەیە چ ئەوەیە پۆلیسی دارستانە چ پێشمەرگە ژینگە چ پۆلیسی دارستانە ئەگەر ئەوان ئیشەکانی خۆیان بە دوواداچوونی بکەن زانیاری بدەنەماوە یان ئەوان ڕەوانەی دادگا بکەن یان لە ڕێگەی ئێمە ڕەوانەی دادگا دەکرێت بەڵام ئێمە بەوەشەوە نەوەستاوین و ئەو فەراغی هەوڵماندا و فەراغی پڕک بکەینەوە و هەوڵماندایە کە ئەو زانیاریانی کە پێمان دەگا لەسەر ڕاوکردن و بتوانین ئیزراعاتی دۆسیەکانیان بەدەیان ئەگەر ئیجازەم بدەیت زیاتر ئەوەکەم بەدەیان دۆسیەمان ڕەوانەی دادگا کردیە لە ڕاوکردن و زۆر حاڵەتی دیشە بووە دادگا ئەو ئیزراعاتی کە پێویستە کردیتیان یعنی بە مسادەڕەکردن و بە حەبسکردنی ئەو کەسە بەندکردنی بە هەمان پرسیاری کاک مستەفا لە تۆش بکەم بەرپرسێکی باڵا بۆ کاک ئەحمەد بەرپرسێکی باڵای ئەم وڵاتە باشە لە هەچ حیزبێک بێ پارتیە چێتیە گۆڕ هەچ حیزبێکە یەک بۆ ئەم ناوچەیە و چەند حیمایەکیشی لەگەڵایە هاتووە بۆ ڕاو ئێوە ئەتوانن ئیجراعاتی لەگەڵا بکەن ئێمە توانین و ئیزراعاتیش دەکەین و چش پێویستبی بەرامبەری دەکەین چونکە ئەمە ئیدارەی ناوچەکە دەکەین و ئەرکیش سەرشانی خۆمان دەزانین و ڕوبەڕوش هەر چێش دەبینەوە هەر چێ دەستەڵاتی هەبێ یان هەر مەسئولێک بێ ڕوبەڕوویە بینەوە چونکە ئەرچی خۆمان دەزانین بۆ پاراستنی ژنگە پارسی و ناوچەیە ئەمە ئەزانی ئەمە پێم وایە ئەمن ئەوەی لەگەر من باس کرا باس لە هەموو ژینگە ئەکرێ ڕاستی ئەمە ڕاوکردن تەنها ڕاوکردن ئەمە احتیمامان پێ نەدا لە زۆر ڕووی دیکەەوە احتیمامان بە لایەنی ژینگەیدایە ڕووبارەکانمان هەڕەشەی لەسەر بووە ڕووبارەکان ئێستا تەنها تاکە قەزاینە لەو سنوورێ ئێمە ڕووبارەکان ئەپارێزین خەسالەکان حەفارە لە ناو ڕووباریە و قوم و چەگل دەردەینی کەس قسەی لەگەناکە ئەمە سێ غەسالە لە سنووری ئێمە هەبووە ڕامان گرتینە لە سنوورەکانی دیکەش ئیشەکە ئێمە لە بیری پایل هەبووە کە زۆر بەربراو بۆ کە مەهاتینە ماوەی 2 ساڵە دەست بەکار بووینە هەوڵماندایە ئەو بیری پایل لە نێڵین لەوەی ژینگەی کوردستان ئەو ئاوی کە هەیە لە ژێر زەوی و بیپارێزین نەعەدالەتی کراوە لە بینی تۆ من نازانم سیوی تۆ چۆن چۆنیە نازانم هاوڵاتیەکی ئاسایی دیان شتوپەنایەکت هەیە ئاساییمە هاوڵاتیەکی ئاسایی باشە با بڵین غەدر لە تۆ کراوە کاتێک مەسەلەن تۆ ڕاوت کردووە و کوڕی بەرپرسێکیش ڕاوی کردووە بەرپرسێکیش ڕاوی کردووە بڵێن ئیجراعات بۆ هەردووکتان و کویە گوایە لە کوردستانە بەتایبەت لەم ناوانە ئێستا بۆ خۆی
ئەگەر بێت و یاسایەک دەربچێت یاسایەک کە دەربچێت قانونێک دامدرێت بۆ نمونە مانگێک دابدرێت لەو مانگەیەوە کە بتوانن ڕاویدا بکرێت پێویست ناکات چە پۆلیسی دارستان بێ پێم بڵێ وەک تۆ کە هاوڵاتیەکی ئاسایی لەگەڵ بەرپرسێکە کوڕە من بۆیە باسی بەرپرسەکەم چکە بەڕاستی ئەم دیاردەیە چەند لە ناو خەڵکە ئاساییەکە بەربڵاوە ئەوەندە لە ناو بەرپرسەکانە بەربڵاو چکە چێکێکی وەکو ئەلەو چەکە سەر و 5,600 دلارە پارەکەی پێم وانە هاوڵاتیەکی ئاسایی بتوانێت بە چێکێکی واوە ڕاوکە ڕەنگە هەر بە تاپڕەکەەوە ڕاوکە بەهەرحاڵ من ئەمێ جواب بۆ پرسیارم بیتەوە تۆ کوڕە بەرپرسێجا بەرپرسێک وەکو یەک سەیرەک لە یاسا ئەو یاسایی کە هەیە لە خۆ تەزانی لە هاو کوردستان وایە هەر کەسێک ئێستا بەرپرسەکان دێت بە احتیادی واچی دراوە کات نمونە لایە نمونە ناڵم ناوم پێ بڵێ بەڵام نمونەت لایە بەڵێ لامە چۆن نادێ لامە بۆ نمونە کەسێک دێکە بە 4-5 سارێ لە دوو ئەڕوا و حیمایی لە دووە دێت ڕاوە کات و ینی منتیقەشی بۆ ئەپارێزرێت دێت ڕاوە کات و باشە بە حیمایە شوێن ڕاوەکەن ئای چۆن بزانێت قندیل من خۆشببختانە دوای هەموو بەرنمەیەک بەشێک لە پرپرسی باڵای وڵاتە پەیوەندی بەمنەوەکات من ئەو ناوانە لە قندیل وەرەگرم دواتر خۆشم کۆمەڵێ ناوم لایە و ئێمە کاتێکان بەرنمێش دروستەکەین ببوورێنی ڕەنگە هەندێک لە پرانسیبی میدیایی خۆمان لا بینانی تۆزێک تاقیقیان بەرنمەیەکەین ینی تەسەور کە 3-4 ڕاوچی ئێستا ئامادە بوون بەزەگەر دەموچیان سانسۆر کرێ بێنە هەر ئێستا بێنە ناو بەرنمەکەەوە بەڵام لە ڕووی یاسایەوە حەز ناکەین بەهۆی ئێمەوە تووشی کێشەوە مەشاکیل بوون لە بڕۆی کە ئەم بەڕێزانە بەرپرسانی یاساییمان لێرە داوت کردووە من ئەو ناوانی کە جەنابی کاخەندی لە ماتێ و کۆمەڵی ناویشمان لایە بەرپرس من ناوی زۆر بەرپرسی باڵام لایە و بە ئاشکراش هەندێکشان لە ناو سۆشیال میدیا ئەوە ڕسم و وێنەیان هەیە ینی پێم وا بێ گرتنیان و ئیجراتکردن لەگەڵیانە ئاسانە من باسی گەرمیانت کرد بە لەم کەشە سارد و بەفرۆ چینە گەرمیان بۆ لای ئەمین شوان لە ڕێی پامنێری کوردستان 24 کاکەرێم جاف کاگەرێم سڵاو لێبێ خۆشحاڵم کە جەنابیشت لە گەرمیانەوە تۆزێک لەو سەری باشووری کوردستانەوە لەگەڵ مانای بابزانین لای ئەمین شوان و بەڕێوبەری پۆلیسی دارستانی گەرمیان چ باسە و پێم وا بێت لە ناو فەرمانگەکەی خۆیانە ئەم چاوپێکەوت ناکەین و ئەم ڕاستەوە خۆیمان کردووە کاگەرێم سڵاو لێبێت دووبارە پێشەچێکمان بەری و مایکەکە بەرە بۆ لای کاک ئەمین شوان بزانین چی لای ئەوە هەیە فەرموو بەڵێ دەروون ئەم کاتەی تۆ و میوانەکانت باش من لەگەڵ ئەمید شوان بەڕێوبەری پۆلیسی و ژینگەی دارستانی گەرمیانم ئەمەوێ گفتوگۆی لەگەڵا بکەم سەبارەت بە دیاردەی ڕاوکردن لە سنووری ئیدارەی گەرمیان کە لە ماوەی ڕابردوودا ئەو دیاردەیە بە شێوەیەک بووە زیانێکی زۆری بە باڵندە و ئاژەڵە کێوەکانی ناوچەکە گەیاندووە بە تایبەتی ئاسکە کێوەکان کە زۆر جار ژینگە پارێزان دەڵێن بەرەو خڕکردن دەڕۆن کاک شوانە ئەگەر بەڕێستان بێنە ئێرە ئەم کاتتان باش من ئاماژەم بۆ ئەوە کرد کە دیاردەی ڕاوکردن لە گەرمیانە وەکو زۆربەی ناوچەکانی دیکەی کوردستانیش دیاردەیەکی فراوانە زۆرە کاریگەری کردوتە سەر باڵندە و ئاژەڵە کێوەکان ئەمە تا چەند دروستە بەڵێ خۆتان ئاگدارن سنوورەکەی ئێمە سنوورێکی زۆر بەرفراوانە لە خانەقین و دەستپیەکە تا ئاگاتە ناحەی شوان و قەرەنجید و لەگەڵەوەیشە ئێمە ئیمکانیاتێکی زۆر کەمانێ لە ڕووی سوتەمەنی و ئۆتۆمیلەکانیشمان هەمووی لە کار کەوتون بە نسبەتی ئەرک و واجباتیشمان زۆر قورسە بە بەردەوامی ئەفسەر و کاربەندانمان بە شەو و ڕۆژ بە کاتی باران و سەرما مەفرەزەکانمان لە ئەرک بینینان و لەم ماوەی پێشوشەکە بینیتان بەچی شێوازێک توانیان کۆمەڵێک ڕاوچی دەستگیر بکەن کە خەڵکی وایان تیا بووە زۆر دەمێکە خەریکی ڕاوکردن بووە ئاستی ئیجراعاتی دادگاکان لەگەڵ ڕاوچەکانە چۆنە و زیاتر ئەو چەک و کەرەستانە چین بەکاری هێنن بۆ ڕاوکردن چەکەکان هەر چەکی ڕاوکردندا چەکی شەڕنیش ئێستا تا ڕادێک ئیجراعات باشە بەڵام لەگەڵەوە ئێمە کۆمەڵێ مەعاناتمێ خەڵکە ڕاوچەکە فرێنین هیچی پێ نییە فڕێ داوە لە ڕێگا لەناو ڕاوەکەیشا بووە کاتی ئەیگرین حاکم داوای بەڵگەی ئەومان لەکات کوچی کردووە ئەو چەکانی پێێتی چیەجا ئەوانیش فێریەوە بوونە وڵات چەکەکان ئەنواعی تایەوە خۆتانەی بینن بە چاوی خۆتان لە تاپڕ و کڵاچ و کۆف و قەناس و ئێمە بەسەمە نییە ئەم ساڵ گوتمانە ئێمە کۆمەڵێکی زۆر چەک و کەرەستەی ڕاوی ترێ لە محکەمەکانە هەتا ئێستاکە بۆمان نەگەڕاوەتەوە و جگەل لەم چەکانیش کە تۆی بینی ئێستاکە ئێمە لە مەغزەر کۆمەڵێکی زۆر تر چەکمان هەیە ئێمە بە بەردەوامی ئیشەکانی خۆمان جێبەجێ کردو بەڵام هێشتا ئێمە وەزەمان لە ڕووی ئیمکانیاتەوە زۆر زایفە لە ڕووی ئۆتۆمبیلەوە زۆر خراپی
سپاس بۆ حەمید شوان بەڕێوبەری پۆلیسی و ژینگەی دارستانی گەرمیان بەڵێ شوان دەمەوێت بەوە کۆتایی پێبێنم دەروون بە ژینکە پارێزانی گەرمیان زۆر جار جەخت لەوە دەکەنەوە ئەگەڵ ئەڵێن ئەگەر دیاردەی ڕاوکردن بەم شێوازە بەردەوام بێ ڕەنگە ساڵانی ئایندە خەڵک لە گەرمیانە ئیدی چاوی بە باڵندە و بە تایبەتی ئاسکە کێوەکانیش نەکەوێت بەڵێ من دەگەڕێمەوە بۆ لایەوە دەستخۆش کاگەرێم ئازێتێکی شاو دەستخۆش کاک ئەمین شوان بۆ تۆش من سەپۆرت بۆ قسەکەی جەنابەت کاکارێم ینی نەک لە گەرمیانە ئاژەڵ و باڵندە نەمێنێت تا ئێمە لەم کە ژووچێەوەی نوویترەها لووتکەی شاخەکەەوەە ئەوەنە دوور نییە لێمانەوە تۆزە پێش ێستا جۆم لە دەنگی تەیرێ بوو کۆڵە دڵخۆش بووم پێی خەریکە لێرە نامێن کاک بەختیار قایم قامە لە تەنیشتەوەیە کاک مستەفاش یەک کەستان بینە تۆ ئەگەر لە جێ ئەمان بیچێکی وەکو چالاکوانی چۆن دەست پێەکەی با باسیەوە نەکەین لە ڕابردووە چی کرا و چۆنە و چی بۆ نازانم چی ئەەکەیت لە وەکو بەڕۆبەتی جەنابی کاگلیۆ مستفای ئەتوانین لەوانەوە ئەمە دەستم پێ کردی ینی با بڵێن کۆمەڵێک ڕێکخراوی ژینگەیی شتێکیاندایە لە بەگشتی لەسەر ژینگەی ڕاویشی تێدایە بخرێتە بواری جێبەجێکردن لەگەڵ پەروەردە بڕوە بەڵام لۆ ئەوەیە ینی لە جێی جەنابیان ئەتوانین هەموو ئەو بنکانە ڕێکخینەوە و هەر جێ کە پۆلیسی دارستانی لێنە پۆلیسی دارستانی بۆ دابین بکرێت بە نمونە چۆمان ئەڵێم بەس دەڤەری باڵەکایەتی تقریبان ئەتوانین بڵین 2 4 6 8 9 دەناوچەی زیاتر لە دەناوچەی ڕاوکردنی تێدایە زیاتر لە دەناوچەی ڕاوکردنی تێدایە هەر ناوچەیەک زیاتر پێویستی ناوچەیەکە لەو ناوچە ئەو یەکێک لە ناوچانە ئەو ناوچەیە یەکەکە زیاتر لە دەناوچەی لەو شێوە هەیە زیاتر لە دەناوچە هەیە هەر یەکێک لەو ناوچانە ناوچەیەکی فراوانە و بەفراوانە و ڕاوی تێدا ئەکرێت لە ڕاوەکان نیش لە کە و بەراز و IBX و نازام IBXی پێڵێن لە ئەوانی دیکە ڕێوی و هەموو ئەوانەی کە هەیە هەشیانە لەوانە کە ڕاوەکە لۆ خۆشتیا لۆ چێژە لۆ فرۆشتنە لۆ دیارە بە هەموو ئەوانە ئەیکەن ئەکرێ بە نردنی ئەو مەفرزانە لە کاتی ڕاوکردندا یعنی نەک بنەبڕ بکرێت بەڵام ڕێژەکەی کەمتر بکرێتەوە وەکو هەنگاوێک دەستخۆش کا قەندیل تۆ بە کورتی پێم بڵێ ینی تۆ حەز و ئارەزوت ڕاوە تۆ داوای چی لەمانەکەیت من داوا ئەەکەم کە لە پەرلەمانی کوردستان یاسایەک دەربچیت ئەو کەسانی کە ڕاوەکەن قانونەکیان بۆ دابدرێت بۆ کەسانی بەرپرس و کەسانی هاوڵاتی ئەنی هیچ فەرقێکیان نەبێت ئەو کەسانی کە ڕاویشەکەن کە دەبینن بۆ کەسانێکی بەرپرس و کەسانێکی ئاساییت فەرقی نییە ئەوانیش بۆ خۆیان یاسایەکە پەیڕەو دەکەن و لە هەمان کاتی خۆشدا پرس بکرێت کە ئەو کاتە دانرات ئەنی شوێنەکە بێت کە پرسی لێ بکرێت چی دڕاو بکات باشە تۆ ئەگەر بۆ سیستەمە بکرێت تۆ ئامادەی هەر بۆ من ئامادەمە یعنی ناچیتەوە جۆ سیستەم نا من ئامادەمەوەیەک بخۆم باش کە ڕاوچیمە ئامادەمە کە ئەو سیستەمە دابدرێ فەرقەک نەبێت لە بینی کەسێکی هاوڵاتی و کەسێکی بەرپرس ئەنی ئامادەمە کە من لەسەر ئەو سیستەمە کەسانی کە ڕاو دەکەن بازیان بۆ بکرێ هەویان بۆ بکرێ کاتیان بۆ دابدرێت دەستخۆش کاک مستەفا ئێوە لەسەر چ ئەساسێک ڕاوچێ دەکرێت یعنی ئیلا بێت لە موقعی ڕاوەکە بێت لەو شوێنە بێت کە ڕاوەکات یانیان ینی احتیما دەکەنە سەر هەندێک شتی هەڵگری خۆتان و هەندێک شت کە شکاتی خەڵک و چوزانم یعنی ئیلا بێ یعنی یاساکە وایە ئیلا ئەبێ لە شوێنی ڕاوەکە بێت اینجا دەزیێتگەن چکە کاکشوانێ ساوتی وتێمە هەندێک جار ڕاوچەکەش ئەگرین توانکەی فڕیا چەکەکەی فڕیا حاکم داوای بەڵگاکات یعنی ئێمە نازانین چۆن چۆنی تەعامل بکەین هەڵبەتە ڕاوچەکەش جۆرێک لە کۆدا ئەو کۆدایان دۆزیەوە چۆن چۆنی خۆیان قوتارکەن بەڵام ئێوە چۆن چۆنی هەر ئیلا ئەبێ لە شوێنی ڕاوەکە بن کاکە دەبم پێشەوەی وەڵامی پرسیارەکەت دەمەوە دەربارەی ئیزراعات من گوتم کار و چالاکیەکانی خۆ نارێن کار و چالا ئەرچێمەیە لەو ماوەی چەند ساڵە لەوانێت بەسەتان چەکی جۆرا و زۆر گیراوە ڕەوانەی لای ئێمە کراوە ئێمەش ڕەوانەی لای وەزارەتی ناوخۆمان کردووە بەسەتان خەڵکمان گرتووە لە هەموو ئەو سەرپێچیانە ئەکرێتە سەرژینگە هەرێمی کوردستان من حەزم لێ نەبوو باسیەوە بکەم و پێشمان نەکرێت دوو من 3 جار لەگەر لیژنەی تەندروستی پەرلەمان کۆبوومەتەوە یعنی لەگەریان دانیشتم هەموو کەم و کوڕەکانم باس کردووە باسیشم لەوە کردووە دەبواە کە یاسا داڕێژرێ وەکو ئەو بەڕێزە باسی کرد عەلەقەل یعنی بانجی ئێمە کرابە ئێمە ئامادە بووانە خەرچی پسپۆرە بۆی بتوانن یاسایەکە وەک پێویست جێبەجێ بکرێت ئەو برادەرەکە باسەکە دوو یاسامان هەیە عەفوەن یاسای ژمارە 8 یاسای چاکردن و پاراستنی ژینگە ژمارە 8 ساڵی 2008 یاسای دارستان ژمارە 10 ساڵی 2012 و
ڕێنمایی ژمارەیەکمان ێسای 2015 هەمووی تێدا ئەوەی تایبەتە بەڕام بەس ئەوەی کە جەنابەت باس کرد نەخن ئێمە تەنها ئەوە ئینتزاریەوە ناکەین خەڵک بچێتەرەوە ئێمە متابعاکەین مەفرەزەکان دەرەکەین بۆ نمونە من ساڵی پار برادێک هاتە لام مامۆستا بوو 22 کەس تەوقعی کرد گوتی سووریەکان لێرە بولبولێک هەیە لە کوردستان پێرێن بوو کە سوورە گوتی بولبولیان نەهێشت من خۆم لەگە سەرۆکی دەستەی پاراستی ژینگە لەگەر بەڕێوەبەری فەرمانگەی هەولێر بەیانیان سعات 4 بەیانی دەرەچوین بەبێ ئەوەی کە متابعەشمان کرد و خەڵکێکی زۆریشمان کرد و ژمارەیەکی زۆری بولبولمان لە ناو مەیدانی سەیداوەش گرت هەمومان ئازار کرد لە پارچی شەهید سامی عەبدوڕەحمان یعنی ئەمە چاوەڕوانیەوە ناکەین کەسێکە بەڵام من کە باسەکەم بۆ نمونە من ئێستا ئەوکو بەڕێوەبەری گشتی ئیفادەم نییە بۆم سەرف بکرێ بنزینێ من 280 لیترە مانگانە من چۆن بتوانم سەردانی گەرمیان بکەم سەردانی دۆک بکەم بۆی دەستم کراوە بێت و بتوانم 280 لیتر بۆچی بۆ یەک مانگ یعنی 200,000 مانگانە بۆ من سەرف بکرێ بۆ بنزین یعنی ئێستا من هاتوومە تێرە لە حیسابی خۆم هاتوو ێ باشە چۆن نتوانم من متابعی ئیشی خۆم بکەم 280 لیتر بۆ جەناب بۆ یعنی بۆ من کەچی بەڕێوەبەر هەیە مانگانە کەچی بەڕێوەبەر هەیە مانگانە ملیۆنە چی هەیە ێ باشە من یەک سەفەری سلێمانی دۆ بکەم ئەوە بەشم ناکە ئەو پێویستی بە فندەقە پێویستی بەمانەوەیە پێویستی بە متابعی بەڕێوەبەراتیەکانە پێویستی بە ئۆتۆمبیلە یعنی پێشینەمان هیچ نییە من کە دەچم وەکو بەڕێوەبەری گشتی کارێکی چاکە بینم تەکریمی ئەو ئەفسەراکەم تەکریمی ئەو کارمەنداکەم دەستم بەستراوە منی من وەکو ڕۆژنامەنووسێ بەڕاستی بەلایانی پەیوەندیدار ئەڵێم ینی ئێستا تۆزێک ئەو ڕقەمەی کە تۆ بەمەوت ینی پیا و شۆکە کات ینی 280 لیتر بۆ بەڕێوەبەرایەتیەکی گرنگ جیوا کە ئێمە باسی بۆ من بەڵێ زانم باسی بەڕێوەبەرایەتەکە دەکەم بەگشتی 200,000 هەیە بۆ مانگێک بۆ بنزین سرم هەیە هەندێ بەڕێوەبەر هەیە لەسەر کورسەکەی ڕەنگە قاج نەخاتە ئەم دیەوە زیاتر لە ملیۆنە دیناری هەبێ بابێن متابعی بکەین یعنی مانگانە 600,000 بۆ ئێمە سەرفەکرێت بۆ 5 سیارە 5 سیارەی بەڕێوەبەرایەتی ئێمە بەڕێوەبەرایەتی گشتی 600 بۆ هەر ساری نە هەر 6 سیارە 600,000 بە هەر 6 سارە ینی مانگی 100,000 طبعا ئێزا ئەوە یەکیان دوو ئێمە 14 ئەفسەرمان هەیە مەتەنەن 5 ئەفسەر ئۆتۆمبیلێ نۆ ئەفسەرەکەیت کە بێ ئۆتۆمبیلە یعنی من ناچارم یارمەتیان دەم هاوکاریان بکەم بە سیارەکەی شخصی خۆیان دێن چۆن بتوانم بارچی خۆمەست دەستخۆش ئەگەنا من بەرەی عفوان و پێویستیشە یعنی ئەوەی کە هاوڵاتیان بەخۆیان ینی لە ڕێگای دەستگاکانی ڕاگەیان دێن لە ڕێگای بینەربی بیستەربی مەتەنەن گۆڤارەکان بی یا لە ڕێگای ئێمە درێخیمان نەکردووە لە هەموو کار و چاڵەچەکان لەگەر ڕێکخراوەکانی کۆمەڵبووی مەدەنی لە کۆنفرانسەکان وانەمان داوە بە ئەفسەری خۆمان بە کارمەندەکانی خۆمان چۆن هەچ و کەوتەکەن لەگەر هاوڵاتیانی خۆشەویست بەڵام ئەو بەرپرسە بەڕێزە چ بەرپرسی حیزبی بیا بەرپرسی سەربازی بیا حکوومیبی خۆی مەفروزە هەستی نەتەوایەتی بەرز بێت و ژینگەی وڵاتی خۆی بپارێزێت بەڵام لەو بەرپرسانە هەستی نەتەوایەتیان بەرز بێ بەو ئەمە شەهیدیشمان داوە پێ بکە بۆ معلوماتی جەنابەت کە باز بەرپرسە کە ئێمە شەهیدیشمان داوە یعنی تووشی مسادەمەش بووینە لەگەر خەڵک لە کاتی ڕوبەڕۆ شەهیدیشمان داوە یعنی ئەوە ماوەی مانجێک پێش ئێستا لە گەرمیان تووشی مسادەمە بوون پۆلیسەکانی ئێمە لەگەر چەند ڕاوچێکی چەکدار ئێستاوە تووشی محکەمە بوون و ئێستا تەوقیف کراوە یعنی پۆلیسەکانی بەڕێستان تەوقیف بەڵێ پێشمەرگە شاوکاری ئێمەی کردبوو تەقیان لە هاوڵاتێک کردبووانی چەکدارەکان ئەو هاوڵاتێک کوژرا شەهید بوو ئێستا پۆلیسەکان ئێمە لەژێر دادگان و بند کراون لە سلێمانی باشە چۆن یعنی برێ ئێمە ئیجرات ناکەین هیچ دەستگایەک لە پۆلیس لە هەمویان خۆمان بە دەسۆسرە زانین من نارێم خەرچی دەسۆزی تێدانیان خەرچی دەسۆزی لە من تێدانە بەڵام ئێمە ئیش و کارەکانی بەڕاستی و شتانی کەوتە ینی وەکو ڕۆژنامەنووسێت تەسەورەکەم بۆ بینەرانیش قەنەعاتێ بێمە کرد کە ئەم هێزەی کە ئەکرێ ئەم ژینگێ بپارێزێ لەسەر و ئێوەیە و لەسەر و قایم و لەسەر ئەم قسانەیە بەڵام هیوادارم لایانی پەیوەندیدار ئەو هێزەی کە لەسەرەوەیە ینی بۆ ئەم کابینە تازەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم شتێکی دیکە کاکە دەرون عفوان ئێستا زۆربەی کارمەندەکانی ئێمە ئەرچیتکیان پێگرن بۆ نمونە ئێستا لە کەمپەکانی خازر کەمەکانی حەسەن شام لە دادگاکان پۆلیس ئێمە ئیستیخدامیان کردووە یان مەسەن ئێستا لە سۆران لە زانکۆی سۆران لە بانقەکان هەموو پۆلیس ئێمە ئەرکەگری تەنها 1300 کە باسەکە طبعا یعنی تەنها ئەرچی ئاسایی خۆی نبینی وەکو پۆلیسی ژینگە بەدووادات باشە من ویستمەوە پرسیارە لێ بکەم بەڵام تۆزێک ئەو سەر لێگرتم کە من بەڕاستی ینی بەلانی پەیوەندیدارە لێم کە من خۆم نازام چۆنی و پرسیارە لێ بکەم کە بڵێم هیچ ئیمکانێتی ئەو ئیمکانەتی کە تۆ باسەکردی ئەوە نییە کە بازارەکانیش بکەن دەچینەوەکان نەمە دەرۆزەکەری نێمە کەس وەڵاممان ناداتۆ یعنی بۆ ئەتو کە مڕازعاتی دایرێک بۆچی باشە کاک مستەفا بۆچی ئەم قسانی کە ئێستایەکی لەم بەرنامەیە ینی
قەنەعەت دڵنیا بە قەنەعەتێ بە من کرد و قەنەعەت بە بینەرەکانی شەکەی چکە هەموو کەس منە باش ناسێ باشە باش چویمە باش من قسەکەم ئەوەیە قسەکەم ئەوەیە بۆ ئێوەکو دڵسۆزیەک بۆ ئەم ژینگەیە بۆ کەمپینێکی گەورەتان ڕانەگەیانەوە بۆ فشارێکی گەورەتان دروست نەکردووە لە مانگرتنە لە هەر شتێک لەمان چێوە کاکە دەروون من 3000 لەگەل لیژنەی تەندروستی دانیشتو لە مەرزعی خۆم چێوە ئەمن یعنی یەکە من یەک لەو کەسانم لەوانەیە خەڵک پێم برێتەوە بۆ قساکەی بۆ زەرە لە خۆتە دەی بەس نییە تۆ قساکەی یعنی چ بکەم ئەگەر کە من مەسئولی یەکەمم لە دایرێک کە بتوانم بەڕێوەبەرەکان ملی منیان گرتووە یعنی بەڕێوەبەری سلێمانی بەڕێوەبەری دۆک هەمیان کوڕی باشن هەمیان لە ئاستێکن لە من دڵسۆزترن کە ناچارە بێ کە ئێخەی من بگرێت منیش ناچارم ئێخەی سەروی خۆم بگرم بۆیە ئەرێم سەرەتا پێویستە لیژنەیەک بێت بۆ دەستگای ئێمە بابە دوواداچوون بکە بزانە کەم و کوڕەکانی ئێمە بزانە لە هەموو بوارێک ئەگەر ئێمە درێخیمان کرد چی ئیزرایتون دەبار بەرامبەر ئێمە بکە دەستخۆش هەڵبەتە تۆزێک کەشەکە زۆر کەشێکی زستانەیە و تۆزێک برادران و لە کۆنتترۆڵەوە پێمەڵەنەڵەن تەمێک هاتۆتە بەردەم تووەمانە تۆزێک گەگەر لە ڕووی هوەریەوە کەم و کوڕیمانە بێ لێمان ببورن لە بەروی کەویستمان لێرە بەردامبەکە بکەین با بینەری پاکێجێک بین دروستمان کردو پاکێجێکی مەدانی ویستم لەم پاکێجا ئەوەت پێ بڵم کە ئێمە وەکو کوردستان 24 و تیمی دەروون و دیاردە چوین مەسەلەن گورگمان بینیەوە لە بازار ئەنوا و ئەشکال حیوانی چویمان بینیەوە کە ئەکرێ تاقیقی بۆ بکەن کە ئەمە چی هێنایەتی چێ ئیفرۆشێت ڕەنگە ئاسان بێ بەڵام دوای پاکێجەکە بە وەڵامم بەر بینە. ئەو کەوانە لە چۆ دەستانەکەوێەوە وەڵاو کەوانە لێرە دەکڕین لە جۆرج دەکەین لە سلێمان دەکڕین لە هەموو جیان دەکەینەوە لەم بازارە ئێستا چەند ڕاوچیە وڵا زۆر هەیە وڵا بێحساب هەمووی هەوە بێزگەوێن جان لۆلا هەیە ئەدوکو ئەنێ بازارەمەی ڕاوچی ئێستا بەخوای ئەوەیە کە لە اختیار بیناو ئەوی جاهل ڕاوچیە کۆمسیا بۆمە ناکرد زۆر هەموو کەو باز چۆن ئەوی لێرە لە چاخانەیە هەموو ڕاوچینە هەمووی کەو بازن هەمووی شەڕەکەو دەکەن ڕاوەکەو دەکەن ئێستا دەبین ئەو مەیمونە و ئەو سمۆرانە لە چۆ دێنن وڵی نوعی هەیە ئێستا ئەو مەیمونە لە هندستانەوە دێ لە دەرەوە دێ خۆمان نییە سمۆرەکانش هایتمان ئەو ڕەشەمان هەیە لە زاخۆی هاتیە هایتمان لە جێت کە دێ خۆمان دێ ئەوانی کە بۆتانێنن چێ وڵی دیار نیە شخصەکانە گۆڕدرێ ئەوێ برێک ئەشخاصی مەحدودمان هەبێ بهێنن ئەو سیخوڕە بە چەندە؟ 75 ئەوە ئێوە چۆنی دەستانەکەوێت ئەوە ڕاوچ خۆمانێ ئیتر کە بۆمانێن ئێمەش لیانەکڕینەوە بە شتێ خێری فرۆشین ئەی باشە جگەلەوە چی شتێکی ترتان بۆ دێت لایەن ڕاوچەکان گورێک ڕێوی ئەنواع دابایە سمۆرە ئەوە نامی لێن بەڵێ کەروێش چێوی کەو هەموو شتێکمان بووە تۆ خۆت ڕاوی کەوەکەی بەڵێ لە مانجێکە چەند جار ڕاوەکەی لە مانگی سێوە ڕاو دەکەی ئەگە بچی بۆ ڕاو چەند کەوت دەگری وڵی جۆرزان جۆرای دایکەوە جۆرای پێنجەوە جۆرای چنۆگە ینی دەکەوت دەگری جاری وایە ئارێەوە دایکە منێگرتە هاتۆ دۆزۆژی منێگرتن مەسەبی شاو دۆی ئەی دوای ڕاوکردنی چیان لێەکەی وڵی دەکەوێت خۆڵۆکە مهمەوە دەیفرۆشی دێفروشم دێ کۆژمە دێ خۆم چۆی ئەوە لە چۆی یێنی جوانەکەمەوە معاملەی پێواکەین دەکڕین دەفرۆشینەوە لە دەستی ڕاوچی وەرەگریان خۆت ڕاوێک بۆ خۆشم بڵای پێ دەکەم و لە دەستی ڕاوچی وەرەگرینەوە کڕین و فرۆشین و معاملەیە مەدانە بە چەند دەیفرۆشی بخوا ئێستاواریەکی بای تقریبا وەرەقەک دەستخۆش هەڵبەتە ئێمەش تیمی بەرنامی دەروون و دیاردەوە هەم کوردستان 24 زۆر هەل لە فاسیلەکانیشمانە تەواوی تەلەڤیزۆنەکە زۆر گرنگیمان ناوە بە
جوان پیشانانی کوردستان بڕوان پێ بکە ئەم کەشەی کە بینیت ئەگەر هەر یەکێکتان دەرەوەتان بینی بێت ئەو وڵاتانەی کە ڕسمیانە بینین لە سوۆشیال میدیا و ئاواتەخوازین کە تایە بژین بڕوان پێ بکەی چی لەمە کەمتر نییە ئەگەر دەستمان پێوەی بێت و ئەو دارانەش لە دێکە کڕیمان و داری وشکن و خاص ینی هەر تایبەتە بە سووتان ینی ئێمە ژاگامان لە ژینگەیە با دەستکەین بە چارەسەر من لێرەوە بەر لەوەی دەستکەم ینی چارەسەر لە ئێوە وەرگرم بەلایانی پەیوەندیدار ئەڵێم دوای ئەم بەرنمەیەکە ئەم بەرنمەیەتان بینی و ئەم گیر و گرفت و ئەم ئازارەی ئەمانتان بینی ئیتر قسەی زلمەکەن ئەگەر پێتان چارەسەر ناکرێت بەڕاستی بە مانگی 600,000 بۆ ئۆتۆمبیلەکانی فەرمانگەیەکی گەورە و گرانی وەکو ژینگە پۆلیسی ژینگە ئەم ژینگەیە جوان نابێت ینی وەکو باسم کرد بەشێک هەندێک بەڕێوەبەر هەیە ڕەنگە لەسەر کورسەکەی خۆی نەجوڵێ مانگی زیاتر لە ملیۆنە دیناری هەبێ بۆ هەر سیارەکانی خۆی جالەبەر ئەوە بە چاوی دەردی کورد دەڵێ بە چاوی مشتریەوە سەری بەرنامەکە بکەن بۆی کە ئەم ژینگەیەمان جوانتر و جوانترکەین کاگ ئەحمەد با دەستکەین بە چارەسەر چی بکەین و هەر گیر و گرفتێکتانێ هەر شتێکان لە دڵایەکە وەکو پێویست بۆتان ناچێتە سەریا ئیجراعاتان بۆ ناکرێت لەگەڵ هەندێک کەسە ئەوە کامێراکەتە بە کامێراکەی خۆتی بڵێ و ئێمە ژۆکو کوردستان 24 گەورەتریەکەین بۆ تو بۆی کە بگاتە ئەوەی چارەسەری ئەم دیارێت دیارە ئەوەی کێشەی ئەمە لەو ناوچەیە هەمانە وەک باسمان کرد نەبوونی لایەنی پەیوەنددارە لە پۆلیسی دارستان لە پێشمەرگەی ژینگە ئەوە وای کردی فراغێکی گەورە لە بۆمە دروست بیت ینی زانیاریەکان هاونیشتیمانیان ئەوانەی دڵسۆزن هاوڵاتیان زۆریان دڵسۆزن بە ژینگەوە ینی پەیوەندی بە شخصی منەوە دەکەن و ئەم نیش مەفرەزەکانی پۆلیسی محەلیمان هەنە ڕانەسپێرم لەوە ئێستا دەیان دۆسیەمان هەیە ئەو کەودۆزانەمان گرتینە کە دێن ڕاوی کەوەکەن ڕاوی ئاژەڵی شێویەکان دۆسیەکانمان ڕەوانەی دادگا کردیە و سیلاحەکانمان دەست بە تفنگەکانیان دەست بەسەردا گیرایە زۆر دۆسیەکانمان هەیە جەنا بدەدێت لە پاکێجەکەی ئەمە مەسەلەن کابرا لێم بازارە هەمووی ڕاوچیە ئەو پرسیارە لە کاک مستەفا شەکەم بەڕاستی ئەڵێ و بازارە هەمووی ڕاوچێ بە پێی یاسا ئەتوانن تەعامل لەگەڵ ئەو ڤیدۆیا بکەن یا تەعامل لەگەڵ بازارێکی وا بکەن بۆ کامێرا قسە بکات زۆر بە احتیاجیش ئەتوانێت ڕەنگە ینی ئیجراعاتەکە ڕەنگە ئاسان بێ و ئەتوان لە ڕووی یاسایی و ئیجراعات لەگەڵ ئەوە دەبی هەڵمەتەکی نیشتیمانی بکرێ یعنی هەندێک شت بوویتە دیاردە مەسلەی ڕاوکردن و مەسلەی دەست درێژیکردن سەرژینگا هەندێکی بوویتە دیاردا یعنی لۆیە پێویستی بە هەڵمەتەکی نیشتیمانی هەیە و بە مەفارزی خاصە و بە قووەتێکی خاص و هەموو ناوچەکان بگریتەوە بە یەک جار یعنی زۆر جارەمە ئیزراعاتەکەین لە ناوچەی خۆمان دەڵێکا کە لۆ لە فلانە شوێنەی لە فلانە ناوچەی ئیزراعات نییە ئەوە ڕوبەڕووی ماکرێتەوە و ئەوەش واکە کە کاریگەری بەسەر ئەوە ماکە کە ئەمە دیارە قەدر لە خەڵکان ناکەین لۆیە پێمان باشە یعنی پێشنیار بۆ سەروی خۆمان بۆ دام و دەستگا پەیوەنددارەکان کە و بۆ سەرۆکایەتی حکوومەت کە هەڵمەتەکی نیشتیمانی دەست پێ بکرێ بۆ پاراستنی ژینگە هەلە هوشیارکردنەوە بگرات تا دەگاتە ئیزراعاتی پێویست بەرامبەر بە ئەو کەسانی کە دەست درێژی دەکەن نەک تەنها ڕاوکردن و هەموو پێکاتەکانی ژینگە زۆریان لەژێر خەتەردانا و لۆیە پێویستە کە بۆ پارێزگاریکردنی لەو پێکاتانی ژینگەکە کە ئەو وڵاتی ئێمەیان دەوڵەمەند کردووە پێویستە ئیزراعاتی پێویست هەبی پێویستە بە دوواداچوو پێویست نیە بە پێی ئەو قانونە پێویست بۆ ئەنجومەنی لەسەر ئاستی وەزارەت ئەنجومەنی ژینگە هەیە لە سەر ئاستی پارێزگاکان ئەنجومەنی ژینگە هەیە پێویستە ئەوانە لە ماوەی مانگێک ئەنجومەنی پارێزگا کۆ ببیتەوە ئەوانەی ئەنجومەنی ژینگە ینی پێویستە بە دوواداچوونی جدی هەبی و ئەو پێداویستیانەی کە پێویستە بۆ پارێزگاریکردن لە ژینگە پێویستە لە بەردەستی لایەنی پەیوەندداردا بدرێت پێویستە هاوکارمان بن بۆ ئەوی بتوانین ڕوبەڕوو ببینەوە بەڵام باشترین شت ئەوەیە ینی بکرێتە هەڵمەتەکی نیشتیمانی یعنی بۆ ئەوی بتوانین ڕوبەڕووی ببینەوە و هەموو ناوچەکان بگریتەوە دەستخۆش ئەوە زۆر کێشەیە کە لە ناوچەیەک دەکرێت ناوچەیەک دەستخۆش کا قەندیل تۆ وەکو ڕاوچیەک تازە ناو لە بەرنامەکەوا هات وەکو ڕاوچیەک ڕاشکاو بە ینی کاتێک ینی ڕاوچیەکی بەویژدان و ڕاوچیەکی بەویژدان لە چیا جیاکرێتەوە بەخۆی ئەگەر بێت و ناکرێت هەموو شتێک بە تیند و تیژوێ ئەو بخۆتە زان ئێستا ساڵی 2019 تێگەیشتون هەیە ینی ئەگەر ئەتو بێەوەی بڵێ من هەموو شتێک بە تینی توژی ئەەکەم ینی ئەو شتە لەوانەیە بنبڕ نەکرێ بۆی وایە کابراایە بەرپرسە دێت هەر ئیساب بۆ دام و دەستگای ناکات دێت ڕاوەکەی خۆی کاتوە گەڕێتەوە بەس بەخۆی ئەگەر یاسایەک دابدرێ ئەو یاسایە بۆن منە ئێستا منەگە یاسایەک بۆ من دابدرێت لەو یاسایەدا مانگەکەم بۆ دیاری بکرێ و کارتم هەبێت
کەسێک کە ببینم بیانی بێت کە دێت بە دزی دێت ڕاوەکات لەوانەیە من خۆت ڕێک دەبی بەسەری خۆم ڕاست ڕابگەینمەوە ڕاست. ینی هەندێک شت هەیە دەوێت بە تێگەیشتون بێ نەک بە توندوتیژی بۆنمونە لەوانەیە من توندوتیژی لەگەڵم نابکرێ بەس کەسێک هەیە هەر لەوانەیە هەر حیساب بۆ قانون نەکات دێت لە ڕێگایکی دوور دێت ڕاوەکەشەکات و منیش دەبێت چاوی لێ بکەم و سیرەکەم من چم لێ دێ ئەبێ من لە ڕچیوی بڵێم چۆن بۆوی هەیە بۆ من نییە ئەبێ منیش بچم بە دزی یان بە شێوازە چیوا بچم کە دام و دەستگا ئاگای لێ نەبێت باش چی بەو پەلە وەکو ڕاوچیە وەکو هاوپیکشێکی ئەوان با بڵین چی بەو پەلە پیتکاناڵی کە بۆ نمونە یەک پۆڕکەوە بینێ یەک تاپڕی پیۆنێ لەوە چیەگەر دەکەو بێ هەشتیان بکوژێت منەڵێم ئەو کارەکی باش نییە بەس ڕاویش لە هەموو شوێنێکدا کات و ساتی خۆی هەیە ڕاو لە هەموو وڵاتێک هەیە شتێکەوە حەز و ئارەزۆ چۆن یاریزانێک کە بینی کە دوای تۆپەکەکەوێت ینی حەزە و ئارەزۆی خولەیەکە هەیەی کەسێک کە ڕاویشەکات هەموو حەز و ئارەزوو هەیە بەس ئەویش کات و ساتی خۆی بۆ دابدرێت کە شتەکە یەکسان بێ فەرق بێت من پێم وایە باش کاک موسەفا قسەی ئەخیر تو چارەسەر چییە؟ ئەوەی کە قندیل باس کرد زۆر جوانە خەڵکانێک ئارەزوومەندن من پێم خۆش بوو پێم خۆش بوو ئێستا ئێوە لە دوو ئەتوانم بڵێم لە دوو سەنگەران پژگیریەکەم ئەو ڕاوچیە و تۆش زۆر باشە ینی پێم خۆشە ڕائەکانی ئەو قوبوڵەکان قبولە ڕێژنیارەکانی قوبوڵە کەس ئەگەر ئەو خەڵکانەی کە ئارەزوومەندن ئەوانە یاسا و ڕێسایەکانی ڕاو ئەزانن احترامی ڕاو ئەزانن ئەزانن کە ئەچن بۆ ڕاو چۆن ڕاوەکەن مەسەرەن ئەو مۆلەتەی کە ئەو بەڕێزە وەریەگریت بۆ وەرزێکە بۆ یەک جارە و ڕێن مەرجی تایبەتی تایە مەسەرەن کاتێت بۆڕا بۆ نمونە مەسەرەن کەروێشتێک دەبی بە تاجی بکرێت یاخود مەتەن کە و سوێسکە دەبی بە داو بکرێت یان مەتەن مادەی قڕکەر بەکار نینەوە کە ئەوەی کە ئەو بەڕێزە باچکە ڕاستەکە خۆ ئێمە لەگەر توندوتیژینین بەڵام کەسانێک کە ڕێز نەخۆی نەگرێ ئەمە چی بکەین بۆ نمونە قسەی ئەخیر لە ڕێگای وەزارەتی ناوەخۆ ئاگاداری هەموو لایەنە پەیوەنددارەکان بکرێت ئەوی تایبەتە بە وەزارەتی ناوەخۆ لەلایەن وەزارەتی پێشمەرگە ئاگاداری هەموو فەرماندەکانی پێشمەرگەکان مەتەنەن سوپاکان و هێزەکان و فەوجەکان بکرێتەوە لەلایەن مەکاتیبی سیاسی لایەنە سیاسەکان ئاگاداری بەرپرسی حیزبەکان بکرێتەوە کاکە ئەو ژینگەی خۆتانە وڵاتی خۆتانە میلەتی خۆتانە شەرمە ینی جوان نییە ئەتو ئەچی بە شێوەیەکی هەڕەمەچی ئەتو هەموو مامزە ئەکوژی ئەو هەموو سوسکە ئەکوژی ئەوە شوکو هاوکاریەکە بۆ ئێمە یعنی ئەوەی کە جەنابەت باسی کرد یاسا هەیە و دەستگای جێبەجێکاریش هەیە ئەوەی کە باسم کرد ئاگاداری هەموو لایەنەکان بکرێتەوە کە ئێمە بڕیارمان داوایە ڕاو بەو شێوازە نەبێت لە هەمان کاتتا دەستگای ئێمە وەکو دەستگایکی جێبەجێکار پتە بکرێت بەهێز بکرێت ئیمکانێتمان بۆ دابین بکرێت و لە دوای ئەوەش بەپێی باشە دوای ئەم بەرنامەیە چیەکەیت بە کورتی پێم بڵێ دوای ئەو ئەم بەرنمەیەکەن بە نقطەیەکی بە خۆت داچوونەوە و خاڵێکی فشاریش بۆ دوای ئەو بەرنامە من پێش ئەو بەرنمێش دوو ماک لەمەوبەر لەگە سەرۆکی دەستەی پاراست و چاکردنی ژینگەی نوێ کە ئێستا کاکەڵۆیە بەرنامەماندانا کە هەموو بەڕێوەبەرەکان ئەوانەی کە تایبەتن بە پۆلیس لەگەر بەڕێوەبەری فەرمانگەکان لە پارێزگاکان و قەزاکان لەگەر بەڕێوەبەرەکانی کشت و کاڵ فەرمانگەکانی کشت و کاڵ لە ئەمە پێکەوە دابنیشین بەرنمەیەک دابێن لە هەمان کات ئێمە هەوڵ دەدەم لە دوای ئەو بەرنامەی لەگەر ڕێزدار وەزیری ناوەخۆ کۆبنەوەکمان لەگەر بۆیکەوە بە نووسراوی ڕسمیش هەر هەوڵ ئاگادارم کردن هەموو بەڕێوەبەرایەتەکان کە هەر یەکە و بەراپۆرتێکی بە تێر و تەسەلی هەموو کەم و کوڕەکانی بنووسێت بۆ ئێمە بۆ نیشتوک و بەڕێوەبەری گشتی بتوانم لەگەیان هاوکار بوو بەرزی بکەمەوە دەستخۆش کاک ئەحمەد دو قسەت بە کورتی من سەردانی بەڕێز جەنابی وەزیری ناوخۆم کرد بۆ دامەزراندنی یانکردنەوەی بەشی پۆلیسی چۆمانیان یاخودکردنەوەی مرکزێک بنکەیەکی پۆلیسی دارستان بۆی بتوانانی ئەو فەراغی کە لە بواری پاراستنی ژینگە هەیە پڕ بکەینەوە بەڵام تا ئێستا نەکراوە بۆیل داوا لە جەنابی وەزیرەکەین و سەردانی بەڕێوەبەری گشتی پۆلیسیشمان کرد و ئاگداری بەڕێز کاک مستەفاشمان کردەوە کە زۆر زەڕوریە بۆ دروستکردنی لە مەرحەلی یەکەم ئەگەر بنکەیەکی پۆلیسیش بی بکرێتەوە بۆی بتوانین بیپارێزین و داوا لە هاونیشتیمانیانەکەین هەتا ئێستا ئەمە لە بەرەوەی لایەنی پەیوەنددارنەوە پشتمان بە هاونیشتیمانیان بەستێ بۆ ئەوەی زانیاریمان پێ بدەن بۆی لە هەر شوێنێک کە دەستدرێژی هەیە یان ڕاوکردن هەیە بۆ سەر ژینگە ئاگدارمان بکەنەوە بۆ ئەوی مەفارزی پۆلیسی محلی بەکاربینین بۆی ڕوبەڕووی ئەو دەستدرێژانی دەستخۆش لە کۆتایی شامنە دەمێ قسە بکەم کە هەردووکتان دووپاتیۆتان کردەوە بە جورئەتەوە بۆ پەڕیمکانیەتی خۆتان و ڕوبەڕووی هەر کەسێکە بنەوە کە ڕاوکە لە هەر پلێکی سیاسیات دەستان خۆش بێت کاک بەختیار دوا قسەت چییە بە کورتی چارەسەرەکە با ئیوانە نەڵێنەوە لە پەروەردە لە ماڵی خۆتۆ دەست پێ بکە
بگەینە قوتابخانە بکرێتە تێکست لە قوتابخانە بخوێنێت و لە دەست ماڵەوە ئەوە ئەوە جوانە، یەکە. بەڵام منێک کە پێی ڕناگەم چی ئەوە ئەمە لە ڕووی ژینگە پارێزیەوە ئەڵێن ینی باش فشار بخێ سەر لە ئەوەی کە بخێ سەر داوم دەستگاکانی حکوومەت کۆمەڵی خزمەتگوزاری سوشتی دابنێ لەوەی کە مەسەرەن بنمونە باسی ئاژاڵەکەین هەندێک تیمی ئەوەی کە ڤێتەرنی نیە هەبی لە حاڵەتی ئەوەی کە کۆمەڵێک ئەو ئاژەڵانە شتێکیان بەسەردێ نمونە 2 ساڵ بەر ئێستا هەن بوو یەکێک لە بەرەزەکان لە دەڤەری باڵەکاتی هەر لێرە لە باسان بەر یەکێک لە تێڵ و شتیوا کەتبوو تیمەک چوو ڕزگاری کردو گەڕاندراوە ناو دەستان خۆش ئەوە یانەوە دامان کاتیشدا هەر یەکێک لەمە پێویستە لە ماڵی خۆیەوە پارێزگاری لەوە بکە کە هەموو شتێک تێکەڵ نەکات لە پلاستیک کۆم و ئەوانەیە بە تایبەتی ئەو دەڤەرە ئەبینین هەر یەکێک لە ماڵی ئێستا ئەگەرە تو کۆمەڵێک ماڵ لێرە هەیە ئێرە سروشتە ئەگەر هەموو شتەکان یەکسەر ئەو هافرە بدەیت بە پلاستیک ئەوانەوە هەر یەکێک لەو ئاژەڵانەی کە دێ لەوانەی بیخوات و پێی ببووری کەواتە ئەکرێ بە جوانترین شێوە پارێزەکانی خۆشتا قەندیل دو قسەت بە کورد دو قسەی من ئەوە ئیشەڵا بەرنامە چۆدابندرێ کە ڕاوکردن بۆ هەموو کەس یەکسان بێت و ئەو ڕێگای ئاساییەکان تونتر بکرێت کاتی خۆی دیار بێت بۆ نمونە ئێستا کاگەحمەد بەرز قایم قایمی چۆمان کە من کاتەکەم دیار بێت بە خۆم دەچمە لای دەڵێم من ڕاو دەکەم و ناویشم بنووسات چ وەختێک بۆم هەیە بچمە ڕاو کە ئەو ڕێگای ئاساییەکانی بە تەواتی گرتەبەر من ببینم کەسێک لەو لای ڕادێت من دەچم بە خۆ پێی دەڵێم کەسەکات تۆ منتقی من ڕاو دەکا پرسیشی پێ نەکردووی دەسەکانە خۆش دەسەکانە خۆش زۆر سپاس لە بڕی وەختی بەرنامەکە نەما منیش لە کۆتایی بەرنامەکە ئەڵێم لە ینی زۆر هەستی ئەوم جوڵاکە خۆزگان بەرنامەیە بەو سرودە کۆتایی پێبین کە خوایە وەتەن ئاواکەی ئەم وەتەنە بە سرودێک ئاوا نابێ و بە قسەی ڕەنگاوڕەنیش ئاوا نابێ ئەم وەتەنە بەم دیاردانە ئاوا بێت کە لە ڕابردووشا باسمان کردووە و لە کۆتا بەرنامەشماکە ئەمە باڵین کۆتا بەرنامەی ینی بەرنامەی ترەکەین مەبەستمەوەیەکە لە کۆتا بەرنامەشا لەم کەشە ساردا ئەمانەی خۆیان وەتەن ئاواکەین بەڵام بە قسەی زلنا و بە قسەی ڕەنگاوڕەنگنا بەو گیر و گرفتانەی کە ئەم بەڕێزانە هەیەە هەریەکان لە ئاستی بەرپرسیارەتی خۆیانە ئەم نیشتیمانە لەوە ئاوایان ترەبێتەوە کەئیبی هیوادارم شتێکمان کرد بێ و هیوادارم لایانی پەیوەندیداریش دوای ئەم بەرنمەیە گرنگتر سەیری ئەم دیاردەیە بکاو ئاگایەکی دۆ بێت کە ئێمەوە چەند وەختە لێرا بەرناماکەین جۆمان لە یەک دەنگی ئاژەڵ نییە هیوادارم شتێکمان کرد بێ کاتێکی خۆش.